گۆمی قەیرانەکانی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر دەبێ و بەرپرسانی هەرێمیش لە بری ڕزگارکردنی هاوڵاتیان لە خنکان سەرقاڵی کەیف و سەفا و گەڕان و بەردەوام لۆبی بۆ دەسەڵاتە شکست خواردووەکەیان خڕ دەکەنەوە. سەرەتای ئەمە هەفتەیە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی شاندێکی کابینەکەی گەیشتە وڵاتی ئیمارات بۆ بەشداریکردن لە لووتکەی جیهانی حکوومەتەکان کە لە شاری دووبەی بەڕێوەچوو. لە ئێستاشدا سەرۆک و شاندێکی حکوومەت لە پاریزی پایتەختی فەڕەنسان. هەر ئەم هەفتەیە شاندێکی دیکەی حکوومەتی هەرێم سەردانێکی دوو ڕۆژەیان بۆ بەغدا ئەنجامدا و تیایدا گفتوگۆیان لەبارەی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند و پرسی پشکی هەرێم لە پارەی عێراق و دۆسیەی هەناردەی نەوتەوە کرد. میدیاکانی سەرۆکی حکوومەت باسییان لەوە کردووە سەردانەکەی مەسرور بارزانی بۆ دووبەی بۆ هاوبەشپێکردنی ئەزمموی هەرێم بووە لە بواری بەڕێوەبردن و حکومڕانیدا. سەردانەکەی پاریسیش بۆ تاوتێکردنی پەیوەندی هاوبەشەکانی نێوان هەرێم و فەڕەنسایە. سەردانەیەک لە دوای یەکەکانی دەسەڵاتداران بۆ دەرەوەی وڵات ئەو کاتە لەگەڵ هەڵکشانی باڵای قەیرانی حکومڕانی هەرێم و لە گرێژنە دەرچوونی کێشە چارەسەر نەکراوەکان و ئەسووربوونی پەتی ستەمی بەرپرسان و هەڵکشانی بەردەوامی ئاسینە ڕەزایی خەڵکی کوردستان لە خراپی ئیدارەدانی هەرێم لەلایەن پارتی وێکێتیەوە. بەشێک لە چاودێران پێیان وایە سەرۆکی حکوومەت لە بری بەشداریکردن لە کۆبوونەوەی لووتکەی حکوومەتەکان و کۆبوونەوە و وێنەگرتنی بەردەم چاوی کامێراکان وا باشترە لانی کەم چارەسەری کێشەکەڵەکە بووەکانی ناوخۆی حکوومەتەکەی خۆی بکات. بۆ پێی تا ئێستا کێشەکانی لەگەڵ تیمی وەزارەتی یەکێتی چارەسەر نەکردووە کە یەکێتی شەریکە بە شەوپێکێنەری سەرەکی حکوومەتە. بەڕایە و چاودێرانە دەکرا مەسرور بارزانی کات بۆ سەردانی بەغدا و بەشداریکردن لە شاندی کابینەکەی بۆ لای بەرپرسانی حکوومەتی ناوەندی تەرخان بکات. بۆ پێی قیبلەی سیاسی کێشەکانی هەرێم عێراقا نەک ئیمارات و فەڕەنسا. لەلایەکی دیکەوە بەشێک لە وڵاتیان پێیان وایە ئەو شاندانەی بەناوی هەرێمەوە دەچنە بەغدا ستافێکی بێدەسەڵاتن و توانای بڕیاردان و چارەسەری کێشاڵپە سێردراوەکانیان نییە مادام سەرۆکی حکوومەتیشیان لەگەڵ نییە کەواتە بەدەستی بەتاڵ دەگەڕێنەوە. باشداریکردنی سەرۆکی حکوومەت لە کۆنفرانس و کۆربەند و دیدارە جیهانیەکاندا سیمایەکی دیاریە ئەم کابینەیە بووە و کۆی سەردان و کۆبوونەوەکانیش دەرەنجامێکی هەرێنیان لێ نەکەوتووەتەوە با ڕاستەی باشکردنی دۆخی سیاسی و ئابووری و ئیداری و خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان. ئەمەش ئەگەر واتایەک ببەخشێت واتای شکستێنانی کابینەکەیە لە هەموو سێکتەرەکانی بەڕێوەبردندا.